خوارۆکێت کوانێ موچەی مانگی پێش خواروخێت کوانێ موچەی مانگی پێش ئەی حکومەتی دز و ڕوڕەش کوانێ موچەی مانگی شەش دز و تاڵانکەرینە و کوانێ موچەی مانگی حەوت حکومەتی گادە و شەراب کوانێ موچەی مانگی ئاو هەموو ئەم ملەتە نەبەس مامۆستا و موچەخۆر هەمومان پێشێل کراوین مافمان پێشێل کراوە لەلایەن حکوومەتی ئەم دەڤەرەکە ئێمە پێڵێن حکوومەت بەڵام هەر حکوومەت نییە ئەبێ هەمومانی ئێمە ئاوا برژێنە سەر شەقام بۆ داوای موچەکانمان کە بژێوی مناڵەکانمانە بژێوی خۆمانە ئەوە مانگی نۆتەوە بوو مانگی دەیە تاکو ئێستا موچەی مانگی چوار نەدراوە ئەمە هیچ دەوڵەتداری و حکوومەتداری نییە داوا ئەەکەین لەم حکوومەتە هەڵبژێتەوە یعنی لە شوێنەکان تر لە دەوڵەتەکان تر ناڵێم دەوڵەت و ئۆلیمپیەکان حتى تەنانەت دوێنێ لە لوبنان سەرۆکی حکوومەتەکە کشایەوە وازیێنا لەبەرەوەی نەیتوانی دەوڵەتەکەی بەڕێوە بەوە بەڵام ئەمانە هەروە دانیشتون گەرەکیانە لە پشتی لاپتۆپەوە حکومداری ئێمە بکەن ئەوە هەر نابێتن. کوردستان ناخم زامە گەروم پڕ لە پەیامە ئەوانەی دەسڵاتدارن زۆربەیان تاوانبارن کوا حزبەکەی بەرزانی خۆی بە دڵسۆزە زانی وتیان ئێمە بەهێزین کوردستانە پارێزین کوا حزبی نوێبوونەوە یا میلەت بیرچوونەوە مەبدەیان خستە لاوە پشتیان کرد لە چەوساوە کوا بزوتنەوەی گۆڕان شکۆ و ڕێزی خۆی دۆڕان سازشیان کرد بۆ پارە هاودەسی ستەمکارە ئەی کۆمەڵی ئیسلامی وتیان حزبێ بەسامی کەجی کز و کوڵۆڵن هەر خەریک بۆڵە بۆڵن وتیان لەگەڵ وڵاتین بۆ گیان دڵشمن ئافاتین حزبی شارە زۆر دروای گەرمە وەک تەنور بەدەم لەگەڵ میلەتە هەتا بڵێ سەقەتە حزبی شوعینا لەبار قسەی زلی بێکردار وتیان لەگەڵ میلەتین هەمیشە لەسەر خەتین نەوەی نوێبێ ئەزمونە چی پێ بڵێ مەمنونە بەدەم ئەڵێن ناڕازین دژی دادگا و قازین باسی ڕەوتی سەلەفی بۆ دین و ژین ئەسەفی ئێوە لەگەڵ دەسڵاتن بۆیە بێ نقوماتن هەر هەمووتان داوەشێن وەک گەڵایدار هەروەڵێن میلەت ژینی نەماوە پەروەردەمان شێواوە کەچی ئێوەش بێخەمن وەک ڕێوی دۆڵ و چەمن کوا پرۆژەی چاکسازی کە ئەتان کرد شانازی کوانێ بەڵێن و کردار حەینا پاکی ستەمکار لەگەڵ خەڵکی نامەردا ڕێی شەهیدانتان بەردا ئاهی هەڵەب جەوانفال کەرکووک و دووس و شەنگال لە گەروتان وەک قولاب گیر بێ هەر هەموو ئەحزاب دەکڕوتان ڕەش بێ هەموو کە میلەتان لەبیر چوو دەکڕوتان ڕەش بێ هەموو کە میلەتان لەبیر چوو نەفرەت لە تاوانباران مامۆستایان و فەرمانبەرانی سەربەرز خەم خۆرانی پەروەردە هاو نیشتمانیانی مافخورا و موچە خۆرانی موچە بڕاو لای هەمووان ڕوون و پاش 29 ساڵ لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ خراپ بوو خراپتر دەبێت وڵات نوقمی گەندەڵی کراون سەرجەم سێکتەرەکان بە حزبی کراون و قۆرق کراون بەهۆی کۆمەڵێک بەرپرسی نابەرپرسەوە لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتی ئێمە وەک مامۆستایان و هەموو چین و توێژە جیاوازەکان چەندین ساڵە بە چەندین ڕێگەی یاسایی و مەدەنی دوور لە تونند و تیژی داواکاریەکانمان پێشکەش بە دەسەڵات کردووە بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە دەسەڵات زۆر بێباک بووە و بەرامبەر بە داواکاریان بە داواکردنی سەرەتاییترین مافەکانمان لە ئێستا بە بێنووی قەیرانی دارایی و کۆرۆناوە دەیانەوێت خوێندنی ئەم ساڵ لە باخچەی ساوایەنەوە تا زانکۆ و پەیمانگاکان بکەنە قوربانی پەروەردە و فێرکردنیش لە لێواری ڕووخان و مەرگ نزیک بکەنەوە
بۆیە ئێمە بۆ دوجار دەرفەت بە دەسەڵات دەدەین تا داواکاریەکانمان جێبەجێ بکات لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان ئەوە شێواز جۆر و میکانزم و شوێنی فشارەکانمان دەگۆڕین و داواکاریەکان یەکەم پێدانی موچەی تەواو 30 ڕۆژدارێک بەبێ دواکەوتن و گەڕاندنەوە و لێبڕینی موچە و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە. دووەم دامەزراندنی وانە بێژان. سێیەم دیاریکردنی میکانیزمی گونجاو بۆ دانەوەی پاشەکەوتی زۆرە ملێو کە موچە خۆران بتوانن سوودی لێ ببینن. چوارەم ئازادکردنی دەست بەجێ زیندانیانی کاروان دۆهۆک و هەولێر بە تایبەتی مامۆسا بەدەل و هاوڕەکانی کە تەنها داوای موچەی خۆیان کردووە. لە کۆتاییدا لەسەر داوا لەسەر مامۆستایان دەکەین لە باخچەی ساوایانەوە تا زانکۆ و پەیمانگاکان بایکۆتی هەموو جۆرێکی خوێندن و وانەوتنەوە بکەن تا ئەو کاتەی دەسەڵات وەڵامی داواکاریە ڕەواکانمان دەداتەوە. داوا لە نەتەوە یەکگرتوەکان و پەرلەمانی کوردستان و عێراق دەکەین فشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی داوا ڕەواکانمان بە پێچەوانەوە لە بێوەڵامی دەسەڵات هەڵوێستی جیاواز و تونترمان دەبێت.